یاسای ژمارە 25 خۆت دروست بکەرەوە. ئەو ڕۆڵانە قبوڵ مەکە کە کۆمەڵگە بەسەرتدا دەیسەپێنێت. لە ڕێگەی خستنەڕووی شوناسێکی نوێ خۆت دروست بکەرەوە. شوناسێک کە سەرنج ڕادەکێشێت و قەت دەوروبەر بێزار ناکات. گەورەی وێنەی خۆت بە و نەک ئەوەی لێ بگەڕێیت ئەوانی تر بۆتی پێناسە بکەن. ئامڕازی دراماتیکی بخەرە ناو ئاماژە و کردارە گشتیەکانت. دەسەڵاتت زیاد دەبێت و کارەکتەرت مەزن دەردەکەوێت. پەیڕەوی لە یاساکە. جولیەس قەیسەر لە 65 پێش زایندا یەکەمین نیشانەی گرنگی بەدیار خست کاتێک پۆستی ئیدالی وەرگرت کە بەرپرس بوو لە دابەشکردنی دانەوێڵە و گەمەگشتیەکان. ئەو بەڕێکخستنی زنجیرەیەک لە نمایشی هاوکات و جوان ئامادەکراو هاتە بەرچاوی خەڵک. ڕاوی ئاژەڵی کێوی، نمایشە شمشێربازیە سەرەڕۆییەکان، زۆران بازیە شانۆییەکان لە چەند بۆنەیەکدا ئەو لە گیرفانی خۆی پارەی نمایشەکانی دەدا. بەلای کەسێکی ئاساییەوە جولیەس قەیسەر بەبێ چەند و چوون بەسترایەوە بەم ڕووداوە دڵگیرانە لە کاتێکدا کە ئەو هێواش دەستی کرد بە بەدەستهێنانی پۆستی کۆنسوڵ. برەوداریەکەی لە نێو حەشاماتدا بووە بناغەی دەسەڵاتەکەی. ئەو وەکو نمایشکاری گشتی مەزن وێنەیەکی لە خۆی دروست کردبوو. لە 49 پێش زایندا ڕۆم لە لێواری شەڕێکی ناوخۆییدا بوو لە نێوان سەرکردە ڕکابەرەکان قەیسەر و پۆمپی. لە ترۆپکی تەنگژەکاندا قەیسەر کە فرچکی بەستەی جەوەگرت بوو ئامادەی نمایشێکی شانۆیی بوو. پاشان بە نقومبوون لە بیرکردنەوەکانیدا گەڕایەوە بۆ کەمپەکەی لە ڕوبیکۆن، ئەو ڕووبارەی کە ئیتالیا لە گۆل جیا دەکاتەوە و لە تاریکیدا دەهات و دەچوو. گەڕاندنەوەی سوپاکەی بۆ ئیتالیا لەو بەر ڕوبیکۆنەوە بە مانای دەستپێکردنی جەنگ بوو لەگەڵ پۆمپیدا. قەیسەر لە بەردەم ستافەکەیدا مشتومڕی لەسەر هەردوو لایەکە کرد. چەند بژاردەیەکی پێکهێنا وەکو ئەکتەرێکی لەسەر ستەیج. دوجار بۆ ئەوەی ورتەکەی بە کۆتا بگەیەنێت ئاماژەی بەڕواڵەت خێوێکی بێگوناهدا کە لە لێواری ڕووبارەکە وەستا بوو. سەربازێکی باڵابەرز زوڕنای لێدەدا. پاشان بەسەر بردی ڕوبیکۆندا پەڕیەوە و ڕایگەیاند. لێگەڕێ با ئەمە وەکو نیشانەیەک لە خوداکانەوە قبوڵ بکەین و بڕۆینە ئەو شوێنەی ئەوان پێشگۆیی دەکەن. لە تۆڵەکردنەوە لە دوژمنانی دووڕوو تازە بڕیارە و دراوە. هەموو ئەمەی بە شێوەیەکی ئاگادارکردنەوە و دراماتیکی وت و ئاماژەی بە ڕووپارەکەدا و چاوی بڕی بووە چاوی ژەنەڕاڵەکانی. ئەو دەیزانی ئەو ژەنەڕاڵانە لە پشگیریکردنەکەیاندا دڵنیا نین. بەڵام وتاربێژیەکەی ئەم بە هەستێکی درامایی ساتەوەختیەوە کە پێویستی بە قۆستنەوەی کات و کارتێکردن بوو کاری تێکردن. وتارێکی ستایل ئامێزی تر ئەو کاریگەریەی نەدەبوو لەسەر ژەنەڕاڵەکان. ژەنەڕاڵەکان بەدەم دۆزەکەیەوە چوون. قەیسەر و سوپاکەی لە ڕوبیکۆن پەڕینەوە و بە هاتنی ساڵی دواتر پۆمپیان ڕاماڵی بوو قەیسەریان کردبووە دیکتاتۆری ڕۆم. لە جەنگدا قەیسەر هەمیشە بە گڕوتینەوە وەکو کەسی پێشەنگ یاری دەکرد. ئەو ئەوەندەی هەر یەک لە سەربازەکانی سوارچاکێکی لێهاتوو بوو لە بوێری و مکوڕیدا. شانازی پێشڕەویکردنی ئەوانی پێبڕا. ئەو بە پڕتاوێکی گەورەوە چووە ناو شەڕ و سەربازەکانی ئەویان لە گەرمەی شەڕدا دەبینی کە دەبووە هۆی هاندانیان و هەمیشە خۆی دەخستە سەنتەرەوە. ڕەمزێکی خودا ئاسای هێز و مۆدێلێک بوو بۆ ئەوان
تا شوێنی بکەون. لە هەموو لەشکرەکانی ڕۆم قەیسەر دڵسۆزترینیان بوو. سەربازەکانی ئەو وەکو ئەو خەڵکە ئاساییەی کە دەچوونە نمایشەکانی لەگەڵیدا و لەگەڵ دۆزەکەیدا بووبوونە یەک. پاش شکست پێهێنانی پۆمپی ئاستی نمایشەکان زیادی کرد. هیچی وەکو ئەمانە پێشتر لە ڕۆمدا نەبینرابوون. پێشبڕکەی داشقە زیاتر سەرسوڕهێنەر بوو. شەڕەشمشێر دراماتیکیتر بوو. لە کاتێکدا کە قەیسەر شەڕی تامردن لە نێو خانەدانەکانی ڕۆمدا هەڵایستاند، ئەو شەڕی دەریایی لاسایی لەسەر دەریاچەی دەستکرد ڕێکخست. شانۆییەکان لە هەموو لایەکی ڕۆمدا نمایش دەکران. شانۆیەکی گەورەی نوێی بنیادنا کە بە شێوەیەکی دراماتیکی بەرەو خوارەوەی شاخی تارپیان شۆڕ دەبووەوە. خەڵکی لە هەموو لایەکی ئیمپراتۆریەتەکەوە بەلێشا و بەرەو ئەم بۆنانە دەچوون. ڕێگاکانی ڕۆم پڕ بوو لە خێمەی سەردانکەران. لە 45 پێش زایندا قەیسەر بە تەوقیتکردنی چوونی بۆ ناوشار بە مەبەستی هەبوونی گەورەترین کاریگەری و سەرسامکردن پاش ئەنجامدانی هەڵمەتە میسریەکەی کلیۆپاترا، گەڕاندنەوەی بۆ ڕۆم تەنانەت نمایشی گشتی گرانبەهاتری سازدان. ئەم بۆنانە لە ئامڕازی هۆشپەرتکردنی کۆمەڵانی خەڵک زیاتر نەبوون. ئەمانە بە شێوەیەکی دراماتیکی پەرەیان بە هەستی گشتی بەرانبەر کارەکتەری قەیسەر دەدا و وهایان لێ دەکرد زۆر گەورە دەربکەوێت. قەیسەر مامۆستای وێنەی گشتی خۆی بوو کە بۆ هەمیشە لێی بە ئاگا بوو. کاتێک ئەو لە بەردەم حەشاماتدا دەردەکەوت، ڕۆبێکی مۆری سەرنجڕاکێشی لەبەر بوو. ئەو لەسەر ستەیج کەس پێشی نەدەدایەوە. ئەو بە شێوەیەکی بەدناو لە بەرامبەر ڕواڵەتی خۆیدا دەمالگیر بوو. دەوترێت ئەو تاکە هۆکارەی کە وای دەکرد خۆشی لە ڕێزلێنانی لەلایەن سێنات و خەڵک ببینێت، ئەوە بوو کە لە بۆنەکاندا دەیتوانی تاجی گەڵای خار لەسەر بنێت و کە چەڵیەکەی بشارێتەوە. قەیسەر وتاربێژێکی وەستا بوو. ئەو دەیزانی چۆن بە وتنی کەم شتی زۆر بڵێت. غەریزەی ئەو ساتەی هەبوو کە بۆ گەورەترین کاریگەری کۆتایی بە وتارێک بهێنێت. ئەو قەت شکستی نەدەهێنا لەوەی سوپرایز بخاتە ناو دەرکەوتنە گشتیەکانیەوە. ڕاگەیاندنێکی سەرسامکەر کە تایبەتمەندیە دراماییەکەی زیاد دەکرد. قەیسەر کە بە ڕادەیەکی زۆر لە نێو خەڵکی ڕۆمدا ناسراو بوو، ڕکابەرەکانی کینە و ترسێکی زۆریان بەرامبەری هەبوو. لە ناوەڕاستی مانگی مارسدا لە 44 پێش زاین، گروپێکی پیلانگێڕان بە ڕێبەرایەتی بروتوس و کاسیۆس لە سێنات دەورەیاندا و کوشتیان. تەنانەت لە سەرەمەرگیشدا هەستی درامایی خۆی پاراستە بوو. بەشی سەرەوەی کراسەکەی بەرەوسەر ڕوخساری ڕاکێشا و گوێی نەدا بە بەشی خوارەوەی بۆ ئەوەی بەداپۆشراوی و شایستەی بمرێت. بە گوێرەی سوێتۆنیەسی مێژوونووسی ڕۆم دوایین قسەکانی بۆ بروتوسی کۆنە هاوڕێی کە خەریک بوو دووەمین خنجەری لێ بدات، بە زمانی یۆنانی بوو وەک ئەوەی پرۆڤە بۆ کۆتایی شانۆیەک بکات. تۆش مناڵەکەم لێکدانەوە. شانۆی ڕۆمانی بۆنەیەک بوو بۆ جەماوەر. ئەمڕۆ کە قەرەباڵغەیەکی زۆر ڕووی تێدەکات، ئامادەبووان بە کۆمیدیا و تراژیدیا بەهێزەکان کارتێکراو دەبن. پێدەچوو شانۆ لە فۆرمە دراماییە چڕکراوەیەکەیدا جەوهەری ژیان بگرێتە خۆ. وەکو سروتێکی ئاینی کاریگەریەکی خێرای بەهێزی لەسەر مرۆڤی ئاسایی هەبوو. لەوانەیە جولیەس قەیسەر یەکەمین کەسایەتی گشتی بوو بێت لە پەیوەندی زیندوی نێوان دەسەڵات و شانۆ تێبگات. ئەمەش بەهۆی فرجگرتنی خۆیەوە بوو بە دراماوە.
ئەو بەکردنی خۆی بە ئەکتەر و دەرهێنەر لەسەر شانۆی جیهانی ئەم بایەخدانەی چڕ کردەوە. ئەو دێڕەکانی وەها دەردەبڕی وەک بڵێی بە شێوەی سکرێت بۆی نووسراون. ئەو وەک ئەوەی بەناو بینەرانیدا هەنگاو بنێت ئاماژەی دەدا و بەناو حەشاماتدا دەڕۆیشت. ئەو سوپرایزی دەخستە ناو شانۆیەکانی، درامای لەناو وتارەکانیدا جێدەکردەوە و لە دەرکەوتنە گشتیەکانیدا ڕەنگی دەدایەوە. ئاماژەکانی ئەو بۆ مرۆڤی ئاسایی بای ئەوەندە فراوان بوون کە دەست بەجێ کاریان تێبکات. ئەو بە شێوەیەکی بەرچاو برەوی پەیدا کرد. قەیسەر بووە سەرمەشقێک بۆ هەموو سەرکردەکان و کەسانی دەسەڵات. وەکو ئەو دەبێت تۆیش فێر بیت لە ڕێگەی تەکنیکە دراماییەکانی وەکو سوپرایز، هەڵپەساردن، دروستکردنی هاوسۆزی و هاوشێوەکردنی ڕەمزی کردارەکانت فراوان بکەیت. هەروەها وەکو ئەو دەبێ بە بەردەوامی لە بینەرانت بە ئاگا بیت لەمەڕ ئەوەی چ شتێک شادیان دەکات و چ شتێک بێتاقەتیان دەکات. دەبێت تۆ زەمینە سازی بکەیت بۆ خۆت، بیخەیتە سەنتەرەوە، سەرنج و هۆش بە کێش بکەیت و قەت بە هیچ شێوەیەک لەسەر شانۆ پێشت نەدەنەوە. پەیڕەویکردن لە یاساکە دووەم. لە ساڵی 1831دا ژنێکی گەنج بە ناوی ئۆرۆر دووپین دوودێڤاند لە ناوچەکانی دەوروبەر مێرد و خێزانەکەی خۆی جێهێشت و چووە پاریس. ئەو دەیویست ببێتە نووسەر. پێی وابوو هاوسەرێتی لە زیندان خراپترە، چونکە نە کاتی بۆ دەهێشتەوە و نە ئازادی. بۆ ئەوەی سۆراغی هیوایەتەکەی بکات لە پاریس سەربەخۆی خۆی ڕاگیر دەکرد و بە نووسین بژێوی خۆی پەیدا دەکرد. بە ماوەیەکی کەم پاش ئەوەی گەیشتە پایتەخت دەبوایە ڕووبەڕووی هەندێ واقعیەتی سەخت بێتەوە. بۆ ئەوەی هەر ئاستێکی سەربەستیت هەبێت لە پاریس دەبوایە پارەت هەبێت. بۆ ژنێک پارە تەنیا لە لەشفرۆشی یان هاوسەرێتیەوە دەهات. هیچ ژنێک نەگەیشت بووە ئەو ڕادەیی کە بە نووسین پارە پەیدا بکات. ژنان وەکو هیوایەت خەریکی نووسین بوون. لەلایەن مێردەکانیانەوە پاڵپشتیان لێ دەکرا یان لە ڕێگەی میراتەوە دەژیان. لە ڕاستیدا کاتێک دوودێڤاند بۆ یەکەمین جار نووسینەکەی پیشانی نووسەرێکدا پێیوت: خاتوون، دەبێت تۆ مناڵ دروست بکەیت، نەک خەریکی ئەدەبیات بیت. ئاشکرایە کە دوودێڤاند هاتبووە پاریس تا ئەستەم بکات. هەرچۆنێک بێت لە کۆتاییدا ستراتیژیەکی گەڵاڵە کرد بۆ کردنی ئەو شتەی کە هیچ ژنێک تا ئەو کاتە نەیکردبوو. ستراتیژیەک بۆ خۆ دروستکردنەوەی بە شێوەیەکی تەواوەتی، خستنە ڕووی وێنەیەکی گشتی لە دەستکردی خۆی. نووسەرانی ژنی پێش ئەو خرابوونە ناو قاڵبی ڕۆڵێکی حازر بەدەستەوە کە هی هونەرمەندێکی نەمرە دوو بە زۆری بۆ ژنانی تر دەینووسی. دوودێڤاند گەیشتە ئەو بڕوایەی ئەگەر قەرار وایە ئەم ڕۆڵێک ببینێت ئەوە گەمەیەک دەخاتە گەڕ، ئەو ڕۆڵی پیاوێک دەبینێت. لە 1832دا بڵاوکراوەیەک یەکەمین ڕۆمانی گەورەی دوودێڤانتی قبوڵ کرد بە ناوی ئیندیانا. ئەو بڕیاری دابوو بە ناوی خوازراوەوە جۆرج ساند بڵاو بکاتەوە و هەموو پاریزوای زانی ئەم نووسەرە نوێیە کاریگەرە نێرینەیە. دوودێڤاند هەندێ جلوبەرگی پیاوانی دەپۆشی پێش ئەوەی جۆرج ساند دروست بکات. ئەو هەمیشە شێرت و پانتۆڵی پیاوانی بە ئاسوودە بەخشتر دەبینی. ئێستا وەکو کەسایەتیەکی گشتی زێدەڕۆیی لە وێنەکەی خۆیدا کرد. ئەو کۆتی درێژی پیاوانی لەبەر کرد، کڵاوی خۆڵەمێشی کردە سەری، پوتی قورسی کردنە پێیەکانی و کراڤاتی بۆ یەخەکانی دانا.
ئەو سیگاری کێشا و لە وتوێژەکانیدا وەکو پیا قسەی دەکرد و نەدەترسا لەوەی وتوێژەکە بقۆزێتەوە یان وشەی نالەبار بەکاربێنێت. ئەم نووسەرە مێینە سەیرە کاری لە خەڵک کرد. بە پێچەوانەی نووسەرە ژنەکانی تریشەوە ساند خۆی وەکو کەسێکی پەسەند لە ناو پێڕی هونەرمەندانی نێرینە بینیەوە. ئەو لەگەڵیاندا دەیخواردەوە و جگەرەی دەکێشا، تەنانەت پەیوەندی سۆزداری لەگەڵ هونەرمەندانی بەناوبانگی ئەوروپا موسێدلیست چۆپین ئەنجامدا. ئەو بوو کە بە کێشی دەکردن و دوایی ژوازی لێدەهێنان. ئەو بەسەرکێشیەوە بەردەوام بوو. ئەوانەی کە بەباشی ساندیان دەناسی بەباشی لەوە تێدەگەیشتن کە کەسایەتیە نێرینەکەی لە چاو ڕاوکەری گشتیان دەپاراست. لە دەرەوە ئەو خۆشیەکی زۆری لەو ڕۆڵگێڕانەی دەبینی، لە ماڵەوە و بەنهێنیش بە مێینەیی دەمایەوە. ئەو بە هەمان شێوە درکی بەوە کرد کە دەشێ کارەکتەری جۆرج ساند بگەیەنێت یان پێشبینی کراو بێت و بۆ خۆلادان لەمە ناوبەناو ئەو کارەکتەری وەرچەرخاندنی دروست کردبوو. لە بری پەیوەندی سۆزداری لەگەڵ پیاوانی نەناسرا و خۆی تێکەڵ بە سیاسەت دەکرد، پێشڕەوی خۆپیشاندانەکانی دەکرد و دەبووە ئیلهامبەخشی یاخیبوونە خوێندکاریەکان. کەس سنووری بۆ ئەو کارەکتەرە نەدەسەپاند کە خۆی دروستی کردبوو. ماوەیەکی زۆر پاش ئەوەی مرد و پاش ئەوەی زۆربەی خەڵکی چیتر ڕۆمانەکانی ئەویان نەدەخوێندەوە، تایبەتمەندی شانۆیی ئەو کارەکتەرە هێشتا کاریگەر و ئیلهامبەخش بوو. لێکدانەوە بە درێژایی ژیانی گشتی ساند ئاشنایان و هونەرمەندانی تر کە کاتێکیان لە هاوڵێتی ئەودا بەسەر بردبوو کە لە حزوری پیاوێکدان، بەڵام لە بڵاوکراوەکانیدا بەلای نزیکترین هاوڕێیەوە وتبووی. ئەو دانی بەوەدا نابوو کە ئارەزووی ئەوەی نییە پیاو بێت، بەڵکو لە پێناو قبوڵکردنی گشتیدا ئەو ڕۆڵەی دەبینی. ئەوەی کە ئەو بەڕاستی دەیویست بریتی بوو لە هێزی دیاریکردنی کارەکتەری خۆی. ئەو سنوورانەی ڕەت کردەوە کە کۆمەڵگە داینابوو. ئەو هێزی خۆی بەدەست نەدەهێنا بەوەی کە خۆی بێت. لە بری ئەمە ئەو کەسایەتیەکی دروست کرد کە بتوانێ بە بەردەوامی لەگەڵ ئارەزوەکانیدا بگونجێت. کەسایەتیەک کە بە کێشکەری هۆش و سەرنج بوو، ئامادەی بەو دەبەخشی. لەمە تێبگە، جیهان دەیەوێ ڕۆڵێکت لە ژیاندا پێ ببەخشێت. هەر کە تۆش ئەو ڕۆڵەت قبوڵ کرد ئەوە لە ناو چوویت. هێزی تۆ سنووردارە بەو بڕە بچووکەی تەرخان کراوە بۆ ئەو ڕۆڵەی هەڵت بژاردووە یان ناچار کراویت لە ئەستۆی بگریت. لە لایەکی ترەوە ئەکتەرگەلێک ڕۆڵ دەبینێت، خۆشی لەو دەسەڵاتە حازر بەدەستە بهێنە و ئەگەر لەو دیوتۆوە بێت لانی کەم شوناسێکی نوێ دروست بکە، شوناسێک کە دەستکردی خۆتە، شوناسێک کە لەلایەن جیهانی پڕ ئیرەی و کینە ئامێزەوە سنووری بۆ دانەنراوە. شوناسە نوێیەکەت کوتومت لەبەر ئەوە لە جیهانی دەرەوە دەتپارێزێت چونکە تۆ نیت. ئەمە پۆشاکێکە ئەیکەیتە بەرت و دای دەکەنیت. پێویست ناکات تۆ بە شەخسی وەری بگریت. اینجا شوناسە نوێیەکەت جیاد دەکاتەوە، ئامادەیەکی شانۆیت پێدەبەخشێت. ئەوانەی کە لە ڕیزبەندی دواون دەتوانن بتبینن و بتبیستن. ئەوانەی لە ڕیزی پێشەوەن بەرامبەر ئازایەتی تۆ سەرسام دەبن. ئایا خەڵکی لە کۆمەڵگەدا باسی کەسێک ناکەن کە ئەکتەرێکی مەزنە؟ ئەوان مەبەستیان لەمە ئەو هەستە نییە کە هەیەی، بەڵکو ئەو نواندنەیە کە تیایدا وەستایە، ئەگەرچی هەست بە هیچ نەکات. کلیلی دەسەڵات ئەو کارەکتەرەی کە پێ دەچێت تۆ لەگەڵی داهاتبیتە دنیاوە مەرجنێهی تۆ بێت.
لەو دی و ئەو خەسڵەتانەی کە بۆ دماوەتەوە باوانت، هاوڕێکانت، هاوڵانت یارمەتیدەرت بوون بە شکڵ پێدانی کەسایەتیت. ئەرکی پرۆمیسیانەی کەسی بەهێز ئەوەیە کۆنتڕۆڵی پرۆسەکە بگرێتە ئەستۆ بۆ ڕێگریکردن لەوانی تر لە هەبوونی توانای سنووردارکردن و لە قاڵبدانیان خۆت لە کارکتەرێکی دەسەڵاتدا لە قاڵب بدەرەوە. دەبێ کارکردن لەسەر خۆت وەکو قوڕ یەکێک لە هەرە گەورەترین و خۆشترین ئەرکەکانی ژیانت بێت. ئەمە لە جەوهەردا تۆ دەکاتە هونەرمەند، هونەرمەندێک کە خۆی دروست دەکات. لە ڕاستیدا بیرۆکەی خۆدروستکردن لە جیهانی هونەرەوە دێت. بۆ ماوەی هەزاران ساڵ تەنیا پاشاکان و باڵاترین دەرباریەکان ئازادی ئەوەیان هەبووە وێنەی گشتی خۆیان لە قاڵب بدەنەوە و شوناسی خۆیان دیاری بکەن. بە هەمان شێوە تەنیا پاشاکان و دەوڵەمەندترین لۆردەکان توانیویانە لە وێنەی خۆیاندا لە هونەردا ڕابمێنن و بە شێوەیەکی ئاگایانە بیگۆڕن. پاشماوەی مرۆڤایەتی ئەو ڕۆڵە سنووردارانەی بینیوە کە کۆمەڵگە داوای لێ کردوون و خود ئاگاییەکی کەمیان هەبووە. یەکەمین هەنگاو لە پرۆسەی خۆدروستکردندا خود ئاگاییە، بە ئاگابوون لە خۆت وەکو ئەکتەرێک و کۆنتڕۆڵگرتنە دەستی ڕواڵەت و هەستەکانی خۆت. وەک دیدرۆوتی، ئەکتەری خراپ ئەوەیە کە هەمیشە سەرڕاستە. ئەو خەڵکەی لە کۆمەڵگەدا دڵنیان لەسەر دەستیان پیشان دەدەن تاقەتبەر و شەرمەزارکەرن، سەرباری سەرڕاستیەکەیشیان قورسە بە شێوەیەکی جددی ڕوبەڕوویان بیتەوە. لەوانەیە ئەوانەی کە لەناو خەڵکدا هاوار دەکەن بە شێوەیەکی کاتی هاوسۆزی بەدەست بێنن، بەڵام هاوسۆزی بە زووی دەگۆڕێت بۆ ڕیسوایی و هەراسانکردن لە بەرامبەر فرچکگرتنیان بەخۆیانەوە. ئێمە هەست دەکەین ئەوان هاوار دەکەن بۆ بەدەستهێنانی سەرنج و بەشێکی کینە ئامێزی ئێمە دەیەوێ نکۆڵی لە ئاسوودەبوونیان بکات. هەنگاوی دووەم، لە پرۆسەی خۆدروستکردندا دەستکاریەکە لە ستراتیژی جۆرج ساند دروستکردنی ئەکتەرێکی لە یادنەچوو، کارکتەرێک کە بە کێشکردنی هۆش و سەرنج دەمێنێتەوە، کە لە ناو یاریەکانی تردا لەسەر ستەیج زیاتر دەردەکەوێت. ئەمە ئەو گەمەیە بوو کە ئەبراهام لینکۆڵن کردی. ئەو دەیزانی کەسی سادەی دێهاتی ئەو جۆرە سەرۆکەیە کە ئەمریکا قەت نەیبینیوە، بەڵام بە هەڵبژاردننی دڵخۆش دەبوو. هەرچەندە زۆرێک لەم خەسڵەتانەی بە شێوەیەکی سروشتی بۆ دەهاتن، ئەو یاری پێدەکردن کڵاو و پۆشاک و ڕیش. هیچ سەرۆکێکی پێش ئەو ڕیشیدا نەنابوو. لینکۆڵن بە هەمان شێوە یەکەمین سەرۆک بوو فۆتۆ بەکاربهێنێت بۆ بڵاوکردنەوەی وێنەکەی، کە یارمەتیدەر بوو لە دروستکردنی ئایکۆنی سەرۆکی سادە. لەگەڵ ئەوەشدا درامای باش پێویستی بە زیاتر لە ڕواڵەتێکی بەکێشکەر یان تاکە چرکەساتێکی دیار هەیە. دراما پێبەپێی کات ڕوو دەدات. ئەمە ڕووداوێکە لە دەرکەوتندایە. ڕیتم و تەوقیت گرنگن. یەکێک لە هەرە گرنگترین توخمەکان بە ڕیتمی درامادا هەڵپەساردنە. بۆ نمونە هۆدینی هەندێک جار دەیتوانی لە چەند چرکەیەکدا کردارەکانی ڕاکردنی تەواو بکات، بەڵام ئەو چەند بۆ چەند خولەکێک درێژی دەکردنەوە بۆ ئەوەی بینەران لە چاوەڕوانیدا بهێڵێتەوە. کلیلی سەرسام هێشتنەوەی بینەران ئەوەیە لێی گەڕێیت ڕووداوەکان هێواش هێواش ڕوو بدەن، پاشان لە ساتی گونجاودا گوڕێکیان بدەیتێ بە گوێرەی ئەو ڕێسا و ڕیتمەی کە تۆ کۆنتڕۆڵی دەکەیت. دەبێ فێر بیت بە شێوازێکی هاوشێوە ڕووداوەکان ئاراستە بکەیت. قەت هەموو کارتەکانت لە پڕێکدا دەرنەخەیت، بەڵکو بە شێوازێک دەریان بخەیت کە کاریگەری دراماتیکیان بەرز بکاتەوە. وێنە
پرۆمتێوسی خودای دەریای یۆنانی دەسەڵاتی ئەو لە توانایەکەوە دەهات گۆڕینی شێوە بە ئیرادە هەر ساتێک کە بیخوازێت. کاتێک مێلانۆس برای ئاگامێنۆن هەوڵی دا کێفی بکات، پرۆتێس خۆی گۆڕی بۆ شێر، پاشان مار، پڵنگ، بەراز، ئاوی بەخڕ و دوجار درەختێکی پڕگەڵا. دەسەڵات بزانە چۆن لە بەرامبەر هەموو کەسێکدا هەموو شتێک بیت. پرۆمیتیۆسی ئاڵۆس زانا لە نێو زانایاندا، قەدیس لە نێو قەدیساندا. ئەمەیە هونەری بردنەوەی هەمووان، چونکە وێکچوو یۆکچوو بەکێش دەکات. تێبینی مێزاجیەکان بکە و خۆت لەگەڵ هەر کەسێکدا بگونجێنە کە چاوت پێی دەکەوێت. ببە بە کەسێکی ڕشت، پاشان سادە، میزاجی خۆت بە شێوەیەکی نهێنی بگۆڕە. پێچەوانە بوونەوە ناشە هیچ پێچەوانە بوونەوەیەک بۆ ئەم یاسایە هەبێت. شانۆی خراپ شانۆیەکی خراپە. تەنانەت بە شێوەی سروشتی دەرکەوتن پێویستی بە هونەرە. بە دەربڕینێکی تر نواندنە. نواندنی خراپ تەنیا شەرمەزاری دروست دەکات. بێگومان نابێت تۆ ئەوەندە دراماتیک بیت خۆت لە ئاماژەی هیستریایی بە دوور بگرە.